دایە جان بەڵێ ئەوە لە زیکماکەوە وایە؟ بەڵێ کوڕم لە زگماکەوە وایە. بەڕاستی دایە جان ئەتۆ شەڕەف و ناموسی خۆت بە بێئەدەبی نەبی کە کچەکەتە خستە مەترسیەوە بەسە تا من پارێزی. کوڕم لە پێناو پاراستنی ژیانی کەسێک ئامادەم هەموو شتێک بکەم. بەڕاستی تو ئینسانێکی زۆر گەورەی. دایە جان ئەگەر بە بێئەدەبی لێم وەرنەگری ئەو کچەدا و سەرگیری کردیە؟ نا کوڕم نەیکردیا و پرسیارەی لۆ دەکەی. دایە جان ئەتوو گەورەترین قوربانیت لە بۆ مندا و ژانی منت پاراست. بەڕاستی ئینسانی وەکو تو گەورە گەلێک کەمە. خوا گەورەیە خوا گەورەیە. ئەگەر کچەکەت بە من ڕازی بی ئێستا کە ئەمریش گەڕایتمەوە حەز دەکەم ببمە زاوای جەنابەت. کوڕم با پرسیاری لێ بکەم ئەگەر ئەو ڕازی بی ئەمیش پێم خۆشە بستە ڕێخۆی چکە هەموو کچەکانم چونە ڕێخۆیان ئەو چونکە نوقستانە کەس نایەتە داخوازی. دایە جان حەقا بە مەمنونیەوە بێنە داخوازی چونکە کچی کەسێک وەکو جەنابتە. خات و سافێر ژیانی منی گۆڕی لەگەڵ کچەکەی ژیانی هاوسەرگیریمان پێکینە یەکتریمان زۆر خۆش دەویست. وەرن وەرنەوە چ دەکەن؟ وەرە با بچین بزانە خەسووت شیوەکی چەند خۆشی لۆ لێنا. جا خەسووی من دەستاوی دەزانین چاو خۆشە. گەوەر وەرن با بچینە وەرن کچم وەرنە ژۆرێ. وەرە ئەو زار با من سەرفێکی بگرم. مۆبایلەکە خۆمت دەمێ؟ نا مۆبایلی خۆم. لەگەڵ بەختەوەرترین ڕێگای ژیانم. جوان بوو؟ زۆر جوانە. من نەپێت دەڵم تەمان، نەپێت دەڵم ڕێگر، من ناوت دەنێم ڕێگا، بۆی کە تۆ ڕێگای بەختەوەری من بوو. ئازیزەکەم، جانەکەم، قوربانت بم، سپاس دەکەم. کەچم دەوەرێ. وادین ڕێگا ئەوە شەریکەی کۆزمەتیک داینایە دەڵێ وێنەی خۆتان بنێرن خەڵاتی دەدەین بە جوانترین ئافرەتی. ئەوە دەڵێن کامافرەتە مەیکەپی زۆر جوانە ڕسمی بنێرن و دەکەینە مۆدێل و خەڵاتتان دەکەین. بەخوا بێئیشن. کچم دەوەرن پێتان ناڵێ وەرن. وا هاتین. جەنابی بەڕێوەبەر بەڵێ ڕسمی زۆر جوانمان بۆ هاتووە. هەر زۆر ئەوەیان زۆر جوانە پێرفێکتە. ئەوە بزانم چی نووسی ها فەرموو. قوربان فەرزێک ئەو پۆستەی ناردووە دەیویست بەشداری ئەو. باشە بۆ بە ئیمێل نەینارد؟ وەڵی نازانم. چێ بۆ کەسە؟ خۆی نەناسا. دەسۆش پێشبڕکێکەمان لە ناو خانمان زۆر گەرمە. بەڵێ بەڕێزان سپاستان دەکەم. ئێوە بە دوای ئافرەتی جوانن. ئێوە جێگەی شانازین کە حساب بۆ ئافرەت دەکەن. من ئافرەتێک دەناسم شایانی شاد جوانی هەموو کوردستانە. جەنابی بەڕێوەبەر چییە شتێک بووە بۆ وا گەشت بووی؟ وەڵا نازانم. ئەوە نووسراوە دەڵێ من ژنێک پێ دەزانم دەڵێ من شاژنی کوردستانم بەڵام هیچ وێنە شتێدا نییە. ئێمە چۆن بزانین ئەوە شاژنی کوردستانە؟ چۆن شتی وا بێ ئێستا لەکوێ بزانین ئەو جوانیاننا؟ بالفعل ئومێد وەڵا قوربان کاکە ئەوە هیچ ڕسمیتی نەیناوم. قوربان سوێندی پێخواردن گوتی هەتا نامە یەکەم نەخوێنیتەوە نامە دووەمی پێمەدا. چۆن؟ نامەی دووەمی ناردووە. کاکە نامە دووەم دێ؟ وشەیەکەیە لە کوردەواری دەڵێن بەخوا پیاوە. منە وشەیە بەغەدر دەزانم لە ژن. من لەمڕۆوە بە دنیا ڕادەگەێنم دەبێ بڵێم بەخوا ژنە. ئێوە بە دوای ژنی جواندا دەگەڕێن. ئەو دوو ژنەی تەنیشتم یەکیان هاوسەرمە و ئەوی تر خەسوومە. لە سەردەستی ئەوانە من ڕێگەی ڕاستیم دۆزیەوە. ژنی جوان
بە ڕوخسار نییە بە ڕەوشتە. دەکرێ ئەمش بیخوێنم؟ ئەدی کاوێنە